ماوەیە بۆمان بە زەحمەت دەڕوا. منیش دەڕۆمی تر. باش. کامی لە دەرەوە لەگەڵ پۆلیسەکان چاودێریتان دەکەن. منیش بە ئاگا دەمێنمەوە. هەر پەیوەندیت کردیم. چی بووە؟ لای تۆ شتێک گۆڕاوە؟ یعنی بۆ بۆنەی کە ئێستا دەمان پارێزی شتێک لە تۆ گۆڕاوە. بوویتە کەسێکی تر. بوویتە کەسێکی گەورەت. بەویستی خۆم نییە. نا؟ شتێکی جوانە. یعنی من قەت ئەو لایەنەتم نەدی بوو. وەک ئەوەی خێزانی خۆت دەپارێزی. یعنی وا حساب نییە. دەی من دەڕۆم. ئیتر ئاوە مەیەوە باشە؟ ئیتر مەبەوە بۆ ئەزەلەی وەک بەرد خۆی نیشان دەدا. وەک ئەوە وەرەوە کە بەرگی ئەوە نەگری شتێکمان لێ بەسەر بێ. ئەگەر ڕۆژێک پێویست نەکا بەهێز بم، ڕۆژێک مێشکم 1000 جار بیر نەکاتەوە بێمە لای تۆ لە ناو باوەشت بخەوم، خۆشم پێڕانە گیرێ، چاوەکانیشم داخەم، ڕۆژێک تەنها یەکجار هەموو ماسکەکانم هەموو نهێنیەکانم فرەبدایەتە کەنارێک بێبەرگری لە خۆکردن، چی بووام و چۆن بووام چەند بووام لەو کارە، بەو شێوەیە بهاتمان لای تۆ. تەنها یەک ڕۆژ ئەیشان. واز مەهێنە ئەزەر، نەکەی ئەو شتانە تێک دەی کە باش جێی خۆیان گرتووە، ئەگەر نا ئەو داڵغانە تۆ دەگرن و ڕات دەکێشن بۆ خوارەوە. تۆ باشی؟ دەستت خوێنی لێ هاتۆ پاکی کەمەوە؟ وا باشە من بڕۆم. لەگەڵ من وەرە. وەرە. هەزاران شت لە مشکت دایوانە؟ کۆمەڵێک هەڵا، کۆمەڵێک گومان، ئاخۆ ناڵەی سیر، یادگاری ناخۆش لەگەڵ ترسە هەمیشەیەکان. تۆ نەتبووە؟ بۆ کوێ چوون؟ تۆ ئەزەر، تۆ ئەمڕۆ هەموویانت دەرکرد. ئەیشان
لەگەڵ من وەرە هەموو شتێک فڕێدە لەگەڵ من وەرە دەلەرزی ئەزەل من زۆر ماندوو بووم تۆ نازانی ئەیشان زۆر ماندوو بووم پێم بڵێ لە هەوڵدان بۆ خۆشنەویستنی تۆ زۆر ماندوو بووم لە بەردەوام بیری تۆ کردن زۆر ماندوو بووم ئیتر تەواو تەواو بوو تەواو من هی تۆم ئیتر چەنگیز؟ مام ممتاز یەک شەو بکەرە ژوورەوە من شوێنێکم نییە بۆی بچم مام ممتاز باشە چۆن؟ ڕام کرد و نیمە شوێنێکم نییە بۆی بچم وەرە کوڕم چۆن شوێن نییە بۆ تۆ؟ مامە داوای لێبوورن دەکەم مام ممتاز لێم ببوورە وەرە ژوورێ ئەزەل زەحمەتترین شت خوارزە بریتە لەو سەرکەوتنەی مرۆڤ بەدەستی دێنێ دژی دڵی خۆی ها لە سەرەتاوە یاریەکە یاری خۆت بوو وانە بوو خۆم هێنا شوێنی جەنگیز بۆیە دەمزانی بۆ کوێ دەچێ تەنها یەک کەسە بوو یارمەتیم بدا
کامل سەردار لە ماڵەوە دەرچوو چاودێریکە دواتر دەستت بە چاوەڕوانی کرد کە سەردار وتی بەهار تێگەیشتم لە سبێکردنی یاریەکەیان خۆم ئاگەم لە بەهار بوو تەلەفۆنەکەی سەردار درۆ بوو لەگەڵ بەهار کامری دوور خستەوە تاواکو بانجی نەکەم دواتر ویستی منیش دوور خاتەوە تۆش دوور کەوتیەوە زۆر نا چاوەڕێت کرد تا دوا سات چاوەڕێت کرد تاوەکو ئەیشان بگاتە کەناری مردن چاوەڕێت کرد لە هەمووی زەحمەتتر ئەوە بوو خاڵم ئەو شتێککە نەخەم خەت قبوڵین دەکرد بۆ ئەوەی ئەیشانت بەدەست بێنایە ئەوەی پێویست بوو ئەوە بوو ها ئەزەل یاریەکی ئەو هات بە دژەکانی خۆت کردووە مانەوەی جەنگیز لە دەرەوە ترسناک بووە هێزی ئەوت بۆ خۆت بەکارهێنا پێویستیم بە تووڕەیی ئەو بوو جەنگیزت ڕەوانەی منفا کرد ئەوت لە هەموو کەسێک دابڕی ئەوت تەنیا جێهێشت دەستکەوتی یەکەم سەرداریشت ڕەوانەی منفا کرد ئەویشت لە کچەکانی دابڕی دەستکەوتی دووەم دەستکەوتی سێەم ئەیشان بە تەواوی متمانەی تۆی لە دەستدا بوو بە شێوەیەک ئەوت بەدەست هێنایەوە بە هەموو شتێکیەوە تەسلیمی تۆ بوو بۆ یەکەم جار ئەیشەن بە هەموو شتێک متمانەی پێکردی منیش کاتی خۆی ئاوا متمانەم پێ کرد دواتر فەرموون جەناب دەیشەنەتای بەڵێ خێرە تکای ئەمانە بۆ میزا بکە ئەمە چییە؟ بەهۆی پابەند نەبوونتان بەو ڕێککەوتنێ مۆتان کردبوو لەگەڵ بانق هەموو ئەمولکان لە ڕەهنتاندانا بوو دەست بەسەردا دەگیری چوونیانی ینی خانمی بەڕێز خانووەکەتان دەست بەسەردا دەگیری ئەزەل زەحمەترینیانت هەڵبژارد خوارزە بەڵام لە کۆتاییدا برتەوە ڕێگایەکی زۆرت بڕی زۆر دەیخوا حەفیز
ئەیشان ئەیشان